بەرەو دنیاکەمان. بەرجی دووەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بەرەو شارستانیەتی خۆمان. ئێمە ئەمڕۆ وەک میلەت بە بێگومانی ناچارین بزانین بە کام نەخشە و پرۆژە پێشوازی لە داهاتوو دەکەین و داخوازین لە چ لاپەڕەیەکەوە بۆ چ لاپەڕەیەکی تر بپەڕینەوە. ئێمە وەک کۆمەلگا لە ڕابردووی نزیکماندا تۆز و غوباری چەندین ڕووداوی تراژیدی کۆمەلگاکەمانی هەژاند و لەگەڵ زرمەی کارەساتەکاندا چاومان بەم چەرخە هەڵهێنا. ئالەنێو ئەم تۆز و غوبارەدا و کاتێک لە چەقی ئەم هەژان و لەرزینانەدا بووین، بینینی ئامانجی کۆتایی بەڕوونی بە مەبەستی زیندووبوونەوەی میلەت و دەستنیشانکردنی ڕێگایەکی دروست و کوردبڕ بۆ گەیشتن بەو ئامانجا هەڵبەتەکارێکی تەواو سەخت بوو، تەنانەت لە ڕوانگەی ئەمری واقعی ناوەچی و دەرەچیەوە نزیکی مەحاڵ بوو. سەخت و مەحاڵ بوو کەچی ئەوەی مایی سەرسوڕمانە ئەوەیە کە سەر لە نوێ ڕووکردنە بەهاکانی خۆی و بینینی خەونی زیندووبوونەوە لەلایەن کۆمەلگایەکەوە کە هەموو شتێکی لەرزیوە و ئامادەکراوە بۆ ڕووتاننەوە دیسان کەوتە ئەم سەردەمەوە و ئەمە ڕووداوێکی نائاسایی بوو، چونکە لەم ڕۆژەدا شعوری شەخسی لە بناغەوە ڕووخا بوو. میلەت بەو سیفەتەی کە خۆی لە ناوجەرگەی ترسناکترین بوو مەلەرزەکاندا دەبینیەوە سەراسیمە بوو. حەشاماتەکانیش بەو تراژیدیە ترسناکانەی کە لە مێژویاندا بە دەگمەن بینی بوویان پشتیان چەمی بووەوە. لە زەمینەی تۆز و غوبارێکی لەم چەشنەدا کە هێشتا ویژدانی گشتی دروست نەبوو بوو، تەنها کۆمەڵێک تاچی لە یەکدا بڕاو هەبوون. ئەوانیش سەبارەت بە داهاتوویان تەنها لە خەمی پەناگەیەک و دوو پاروناندا بوون و لە ڕوویەکەوە چینەکردنیان لە جێگەی خۆیاندا بەڕۆیشتن دەزانی. هەروەک کەسدەی دەزانی بۆچی دەژی، بێ ئاگاش بوو لە بوونی بەهاگەلێک ئەگەر پێویستی کرد دەبێت ئادەمیزاد لە پێناویاندا بمرێت. بیرەکان پەرتەوازە و ئیرادەکان لەرزی و ئاسۆکان تاریک و دڵەکان خاڵی و هیممەتەکانیش دووچاری ئیفلیجی بووبوون. سەرەڕای هەموو ئەم بەڵایانە کۆمەلگا هەموو ڕۆژێک خەونی نوێی دادەهێنا و لە خۆزگەکاندا بە دوای دڵنەواییدا دەگەڕا و هەموو ڕۆژێک هاودەم لەگەڵ نەخشەیەکی تازەدا لە ناو دەچوو. ئەوەندە هەیە ئەم کۆمەلگایە ئەگەر لەسەر ئاستی زەمینەیەکی تەسچیش بێت، بەزرکاندنی هەندێک نەخشە ڕێگا لە بەرخۆیەوە و باسکردنی هەندێک پرۆژە دیسان لەم سەردەمە شومەدا هەڵکەوت کە جار لە دوای جار دەست دەخرایە بینی و دووچاری هەرەسی ڕۆحی دەبوویەوە. لە سەرەتادا هەموو شتێک وەک پەرچەکرداری ئەو هزرانەی سوک تەماشاکران و ئەو باوەڕەی سوکایەتی پێکرا و ئەو ویژدانانەی خرابوونە ژێر فشار دەرکەوت. بە دوای ئەمەدا جوڵەی ژیرمەندانە و بزاوتنی بەردەوام هاتن کە سەرەتایەکی لەم جۆرە شایەنی ئەوەیە بەزاینی زیندووبوونەوەی دوای مەرجی میلەتی ئێمەدا بنرێت. هەڵبەتە لە ڕابردوو لە ئێستاشدا کۆمەڵێک دەرکەوتن و دەردەکەون کە دەیانەوێت ئەم جوڵە ژیرمەندانەیە و ئەم موزەیەی کە لە زیندووبوونەوەی ناو ڕۆحەکانەوە سەرچاوەی گرتووە لە ژێر کۆنتڕۆڵی خۆیاندا ڕابگرن و بە ئارەزووی خۆیان سوودی لێوەربگرن، هەروەک لە ڕابردووشدا ڕوویداوە. بەڵام چیدی ئەو حەشامات و چینانەی کە هەستیان بە خۆیان و دینامیزمی ناوەچی خۆیان کردووە، نیەتی ئەوەیان نەبوو جارێکی تریش بکەونەوە حاڵەتێکی لەبار بۆ داگیرکران. ئەگەر بە سنگە خشکێش بوو بێت، هێزی پاڵنەری ئەو زیندووبوونەوەیەی لە دنیای ناوەچی و ڕۆح و دڵیاندا هەستیان پێدەکرد بەردەوام دەبوو، بڕیار بوو ئەگەر ئەم ڕۆژ نەبێت بێگومان سبەی هەمووان وەک خۆیان بگەن بە بوونێکی نوێ. گەرچی هێشتا هەندێک بربەست هەن کە بەقەدەر تۆز و غوبارە کۆنەکە ڕێگە لە بینینی دروست و هەستکردنی دروستی کۆمەلگا دەگرن، بەڵام چیتر نە ئەو تەمە و نە ئەو غوبارە ئەستوری و چڕیەکەی جارانی نەما بوو. بە یارمەتی هەوڵێکی کەم دڵان دەیانتوانی دەستیان بەسەر چاوە میلیەکانی خۆیان بگات و خەون بە جیهان بینی شارستانیەتی خۆیانەوە ببینن. اینجا کاتی ئەوە هات کە چوارچێوەی جیهانبینی شارستانیەتیەکەمان دەستنیشان بکەین و لەو ڕووەوە پێیدا بچینەوە کە چییە و چی نییە و هەڵوێستە لە سەرمانە و ناوەڕۆکی دوێنێ و نادیاری ئەمڕۆ و ڕاوەگریمانکراوەکانی سبەی بکەین و پێویست بوو گوێ لە ترپەی دڵی ڕۆژگار بگرین بەوەی
کە لەلایەک ئەسلی خۆمان بپارێزین و لەلایەکی تریشەوە تەفسیرەکانی ئەم چەرخە دەستی خۆمان بخەین. ئەمەش تا بڵێ ئەرکێکی گران بوو، بەڵام مادام ڕژاوی نەتە سەرڕێ بە یارمەتی خۆی گەورە دەرەقەتی ئەویش دێین. لە ڕوانگەیەکی مرۆڤناسیەوە لە هەر کۆمەڵگایەکی پێشکەوتوو یان کەم پێشکەوتوودا شارستانیەتی کە بریتیە لە ڕێکخستنی هەموو چالاکیەکانی ژیانی مرۆڤ یاخود بیر و باوەڕ و جیهانبینی هونەری میلەتێک یان کۆی سیفەتە مادی و معنەویەکانی تایبەت بە میلەت چەمکێکی وایە کە بە گوێرەی تێگەیشتن و جیهانبینی و فەلسەفەکان چەندین جۆری جیاوازی هەیە. ئەگەر چەندین جۆری جیاوازیشی هەبێت بێگومان هەرگیز ئەم جیهانبینیە بریتی نییە لەو شێوازی ژیانەی داگیرکاران کە لە سەردەمی کۆلۆنیالیزمەوە بە میرات لێیان بەجێماوە و ئێمەش چەندین ساڵی دوور و درێژ بە هەناسە بەرچێ شوێنی کەوتین و لە پێناویدا دەستمان لە زۆرێک لە بەهاکانمان شت. چونکە ئەگەر وا بوایە هەموو ئەو خەباتەی لە دژی ڕووتانەوە و داگیرکاری دراوە هیچ مانایەکی نامێنێتەوە. ئەمە لە کاتێکدا ئامانجی هەوڵ و خەباتی ئەو ڕۆژگارە ڕوون بوو، ئەویش ڕزگاری و ئازادیەکی تەواوەتی بوو. لێرەوە ئەگەر لە ئێستادا بیر لە نوێبوونەوەیەکی خۆمانە بکەینەوە و سەبارەت بە جیهانبینی شارستانیەتی بە دوای ئوسلوبی خۆماندا بگەڕین، ئەوە پێویستە کۆتایی بە داگیرکاری هەر بیر و تێگەیشتێکی بێگانە لە ناوماندا بهێنین کە بەرنامە ڕێژ کراوە بۆ ڕووخاندنی ڕێگەکانی مەعنا و ڕۆحمان و دەبێت بە بێگومانی ڕێگایەک بگرینە بەر کە تیایدا بتوانین لەسەر قەنەواچەی خەرمانی میلی خۆمان شێوازی بیرکردنەوە و سیستەمی باوەڕ و فەلسەفەی ژیانی خۆمان بنەخشێنین. ئەگەر نەشتوانین شیکارێکی نوێی مرۆڤناسیدا بهێنین، ئەوە پێویستە بە حەتمی لە پێناو گەیشتن بە فیکرێکی باڵا کە بە گوێرەی جیهانبینیمان دیاری کراوە سوود لە هەموو ئامرازە ڕێگە پێدراوەکان وەربگرین و بە ئامانجی دەربازبوون لەو هەموو قەیرانانەی تێکەوتوین کۆمەڵێک ڕێگای جێگرەوە بۆ چارەسەر بدۆزینەوە. لە دۆزینەوەی ئەم ڕێگا چارە جێگرەوانەدا بە تایبەتی دەبێت هەموو پێویستی و داخوازیەکانی پێگەی جوگرافی و کۆمەڵایەتیمان ڕەچاو بکەین. ئەگەر شارستانیەتی بریتی بێت لە کۆی هەندێک هەلومەرجی مادی و معنەوی یان ناونیشان و سەرچاوەی دەستەبەرکردنی هەموو ئەو پێداویستیانە بێت کە پێکاتەکانی کۆمەڵگا بە منداڵ و گەنج و پیرەوە لە هەموو پلیکانەیەکدا و لەسەر جەملاپەڕەکانی گەشە سەندندا پێویستیان دەبێت، ئەوە لام وایە لە پاڵ ئەوەدا کە پێویستە مرۆڤناسیانە لە بابەتەکە بڕوانین دەبێت هەنگاوێک زیاتر بچینە پێشتر و وەک دیاردەیەکی عەمەلی مامەڵەی لەگەڵدا بکەین. بەڵام کاتێک بیر لە هەموو ئەمانە دەکەینەوە نابێت هەرگیز ئاستی پێشکەوتنی کۆمەلگا لە بەرچاو نەگیرێت و پشتگوێ بخرێت. ئەگەر بێت و بە مەبەستی گەیشتن بە ئامانج حاڵی حازری هەندێک لەو وڵاتانە بە نمونە بۆ خۆمان وەربگرین کە لە ڕووی هەلومەرجە شارستانیەتیەکانەوە دەمێکە ئەم ئاستەی ئێستای ئێمەیان تێپەڕاندووە و تەنانەت لەو ڕێگایانەدا کە ئێمە و میلەتەکانی تری هاوشێوەی ئێمە بە سنگەخشێ و کولەمەرجی پێیدا دەڕۆن، ئەوان وەک بڵێ لە چاو ئێمەدا دەفڕن. بەڵێ ئەگەر حاڵی ئێستای ئەم میلەتانە وەک سەرمەشق چاویان لێ بکرێت، وا هەز دەکەم بە پێچەوانەی مەبەستەکەمانەوە زلە دەخۆین و دەکەوینە ژێرباری ناومێدی و خەیاڵشکانێکەوە کە نەتوانین پشتمان لە ژێرباریدا ڕاست بکەینەوە. بەڵێ کۆمەلگا پێشکەوتوەکانی ئەمڕۆ ماوەیەک لەمە و پێش لە هەمان ئەم دۆخەی ئێستای ئێمەدا دەژیان و یەخسیری هەمان ئەم تەنگانە و قەیرانانەی ئێمە بوون و بە هەمان ئێشەوە دەتلانەوە هەتا ڕۆژێک هات کە حەزی لێکۆڵینەوە و ئەوینی زانست و شەوقی کارکردن و پاشانیش سەرکەوتنە یەک لە دوای یەکەکان هەوڵەکانیان خرۆشاند و ئارەزوەکانیان بزواند و اینجا خەڵاتکردنی هەموو کار و پرۆژە سەرکەوتوەکان لە ئەنجامدا دەرگاکانی نوێبوونەوەی بەڕووی ئەواندا کردەوە و سەبارەت بە ئەوان زەمینەکان وەک بڵێ گۆڕان بە نەمامگەی توانە و لێهاتنە بلیمەتەکان. اینجا ئامێرە هەڵمیەکان و دەستگاکانی ڕستن و چنین و تاقیگەکانی توێژینەوە و چاپخانە یەک بە دوای یەکدا دەرکەوتن. پاشماوەیەکی دیاریکراویش چاخی زانیاری و کۆمپیوتەر هاتە پێش. لەبەر ئەوەی زانستپەروەرانی ئەو ڕۆژگارە دۆزینەوە و لێکۆڵینەوە زانستیەکانیان خەڵات کرد، لە هەموو جێگایەکدا توانە و لێهاتنە مەزنەکان دەرفەتی سەوزبوون و سەردەرهێنانیان بۆ هەڵکەوت و هەموو شوێنێک لە ئەنجامی چالاکی گەرموگوڕی دەماغە دەراساکان
شێوەی پێشانگەی شتە سەرسوڕهێنەرەکانی لەخۆگرت. هەروەک چۆن کاتێک دنیای ئێمە لە ڕابردوودا هەمان زەمینە و کەش و هەوای سازاند، یەک لە دوای یەک ئیبن سینا و فارابی و خواریزمی و رازی و زەهراوی و هاوچەشنەکانیان دەرکەوتن. بە هەمان جۆر ڕۆژ ئاواش چەند هەلومەرجەکەی دەست بدات سوودی لە میراتی خەرمانی پێشخۆی وەرگرت و وەک بڵی مۆری خۆیدا لەم چەرخانەی دوایی. لەمڕۆوە کارێکی هەڵەیە ئەگەر ڕۆژ ئاوای ئێستا تەنها بە بەرهەمی توانە و لێهاتنە بەرزەکانی وەک کۆپەرنیکۆس و گالیلۆ و لیۆناردۆ داڤینشی و میکایل ئەنجیلۆ و دانتێ یان هی ئەدیسۆن و ماکس پلانک و ئەنیشتاین دابنرێت. بەڵێ ناکرێت ڕێنیسانسی دوێنێ و شۆڕشی زانیاری و تەکنەلۆجیای ئەمڕۆ تەنها بۆ کار و چالاکی کۆمەڵێک مرۆڤی لەم شێوەیە بگەڕێنرێتەوە. ئەگەر وابێت ئەوە لە ڕوانگەی دەستوری پەیوەندی نێوان هۆکار و ئەنجامەوە ڕوبەڕووی هەندێک کێشە دەبینەوە کە ڕوونکردنەوە و چارەسەرکردنیان مەحاڵە. بەڵێ سەرکەوتنە سەرسوڕهێنەرەکانی دوێنێ و ئەمڕۆ و پێکاتنە مەزنەکان لەسەر ئاستی دنیا لە پاڵ بلیمەتیە شەخصیەکاندا پەیوەندی بە پێکاتەی کۆمەڵگەیەکەوە هەیە کە بلیمەت پێدەگەیەنێت و لە نزیکەوە وابەستەی ئەو زەمینە لەبار و ئەو کەش و هەوا گشتیەیە کە دۆزەرەوە پەروەردە دەکات و نەشونمای توانا و لێهاتنەکان مسۆگەر دەکات. لەم ڕوانگەیەوە دەتوانرێت بوترێت کە هەر کاتێک باسی سەرکەوتن و پێشکەوتنەکان کرابێت هاوڕێ لەگەڵ ناوهێنانی هەوڵ و چالاکی سروشتە بەرزەکان ئاماژەش بۆ زەمینە و کەش و هەوای گشتی کراوە. تەنانەت دەرکەوتنی بەهرە و بلیمەتی کەسانی خاوەن توانە و لێهاتنە ناوازەکان زۆر جار بە ئەندازەی ئەو دەرفەتە بووە کە فەزای گشتی ڕێگەی دەدات. لە ئێستاشدا چاوەڕێکردنی شتی تر لەم زەمینەیەی ئێمەدا پێدەچێت کارێکی هەڵە بێت، چونکە پێش لە هەر شتێکی دی کەس توانای ئەوەی نییە یاساکانی شەریعەتی سروشتی بگۆڕێت. ئەو کەسەی لەگەڵ ئەم هەموو یاسایی بووندا ململانێ دەکات زوویان درەنگ دەدۆڕێت. هەروەک ئەگەر تۆ بە هەوا و ئاو و هێزی سەوزکردنی خاک پەروەردە نەکرێت دەپوچێتەوە، توانا و لێهاتنێکی بلیمەتیش ئەگەر زەمینەی خۆی نەدۆزێتەوە مەحکومە بە لەناوچوون. کەوایە ئەو شتانەی لە داهاتوودا چاوەڕێیان دەکەین پێویستە لە خاڵی یەکتر بڕی نێوان زەمینەی لەبار و هەوڵی کارکردن و میتۆدۆلۆژیدا بەدوایان بگەڕین. ئەگەر زەمینە عەشقی زانست بخرۆشێنێت و پاڵ بە شەوقی کارکردنەوە بنێت، دڵە هەستیارەکان هاوڕێ لەگەڵ هەڵمژینێکی دەراسادا بە هەموو بوونیان هەستی پێدەکەن و سوودی لێ وەردەگرن و بە یارمەتی چەند یاسا و ڕێسایەک لە ژیانیاندا جێبەجێ دەکەن. بە دوایدا بازنەی چاکەی ئیلهامی نوێ و پێکاتنی نوێ و شیکاری نوێ دێت. ئەمەش بە دوای خۆیدا سیستەمێک دەهێنێت کە تەبایە لەگەڵ هەوڵە ڕۆشنبیریەکان و دینامیکە بنەڕەتیەکانی خۆی و گونجاوە لەگەڵ جیهانبینی خۆیدا. کەچی لەناو ئێمەدا بە ناوی نوێبوونەوە و ڕێنیسانسی ئیسلام هەردەم کۆمەڵێک کاڵای بێگانە لە دەرەوە ڕاهاوردەکراون و خراونەتە پێشچاو کە خەڵکانی تر بەرهەمیان هێناون و زۆربەیشیان دژ و پێچەوانەی دینامیکە بنەڕەتیەکانی ئێمە بوون. هەرگیز نوێبوونەوە و ڕێنیسانس لەگەڵ دینامیکە خۆماڵیەکان یان تاوتوێ نەکراوە یان نەتوانراوە بکرێت. لێرەوە دەتوانرێت بوترێت کە نەگەیشتنی دنیای ئێمە بە ئاستی وڵاتانی هاوچەرخ و نەهێنانەدی ئەو ڕێنیسانسەی چاوەڕوان دەکرێت پەیوەندی بە پێگەی جوگرافی و کەم و کورتی ئامراز و هۆکارەکان و ناشایستەیی مرۆڤی ئێمە نییە، بەڵکو سەرچاوەکەی تێنەگەیشتنە لە بیرۆکەی نوێبوونەوە و کەمی بیرکردنەوە و شوێنگرتنەوەی ئەوینی زانست و حەقیقەتە لەلایەن چاولێکەریەوە. پێمان وایە هەر یەک لە ئەڵمانیای ژوورسەرمان و زەبەلاحەکەی ئاسیای دوور ژاپۆن بە مەبەستی باشترین بینینی کەم و کورتیەکانمان نمونەیەکی باشن بۆ ئێمە. ئەڵمانیا بە برینداری لە هەردوو جەنگە جیهانیەکە هاتە دەر. ئەم وڵاتە لە نیوەی یەکەمی ئەم سەدەیەدا هەموو لایەکی وێران و خاپور و جێگەی هەڵنیشتن و خوێندنی بایەقوشەکان بوو. بەڵام ئەو سەرەڕای هەموو شتێک لە ماوەیەکی کورتدا خۆی کۆکردەوە و وەک وڵاتێکی بەهێز لە جیهاندا خۆی نمایان کرد. ئێمە هەر لە سەرەتاکانی سەدەی 19 و لە کاتێکدا هێشتا ناوی یەکێتی ئەڵمان نەهێنرا بوو دەستمان کرد بە خەون بینین بە نوێبوونەوەوە. ئیدی با هەر خەونی نوێبوونەوەی ئێمە ببێت بە باسی ناو باسان، کەچی ئەڵمانیا ئەمڕۆ لافی بوون بە وڵاتی خەونەکان لێدەدات. لەوانەیە بوترێت ئەڵمانیا چونکە وڵاتێکی ڕۆژئاوایی بوو دووجار لە کفن کراسی دووری و
چەندین زیندووبوونەوەی دوای مەرجی گرنگی ئەنجامدا کە گونجاو بوو لەگەڵ فەلسەفەی ژیانی خۆیدا. ئەگەر وڵاتە ئەوروپیەکان نزیکی ئاینی و کلتوریان لەگەڵ یەک نەبوایە، ئەڵمانیای ئەمڕۆژ نەدەبوو. ئەگەر ئەم بۆچوون و لێکدانەوەیەش قبول بکەین، خۆ ژاپۆن بە درێژایی ماوەیەکی دیاریکرا و ڕوبەڕووی ڕەفتارە دوژمنکاریەکانی جیهانی ڕۆژئاوا بوویەوە و لەژێر هەڕەشەدا بوو. بەرنامەی نوێبوونەوەی ئێمە بە نزیکەیی نیو سەدەی ڕەبەق پێش ئەوەی ژاپۆن دەست پێ دەکات. ئەو ژاپۆنەی 50-60 ساڵ دوای ئێمە تای نوێبوونەوەی گرت، هەموو بربەستەکانی بڕی و سەرەڕای دوو لەرزینی مەزن لە ڕابردووی نزیکدا بە هەڵمەتێک پێش ئێمە کەوت و شوێنی خۆی لە ناو خێزانی ئەو وڵاتە بەهێز و مەزنانەدا گرت کە جیهان بەڕێوە دەبن. ئیدی با ئێمە هەر بە شێعر و شانامەی لەدایکبوون و زیندووبوونەوە دڵی خۆمان خۆش بکەین. ئەوان دەمێکە کەوتونەتە چنینەوەی بەرووبوومی ڕێنیسانسەکەیان. ئێمە دوای گەشتێکی 150 ساڵە هێشتا لە بری ئەو ئامانجەی پێی دەگەین، خەریکی شەڕەقسەی ئەوەین کە داخۆ خاڵی سەرەتا و دەرچوونمان کوێیە و سەرقاڵی یەکتر کرمۆڵکردنین، کەچی ئەوان لە ماوەیەکی کەمی وەک 40 ساڵدا نێوانی خۆیان و ڕۆژئاوایان پڕ کردەوە و گەیشتن بە ئاستێک قسەیان بەسەر ئەم چەرخەدا بڕوات. بەڵێ، ژاپۆن بە دەستپێشخەری چالاک و هێزی ئابووری و توانای وەبەرهێنان و پێگەوڕێزی لە گشتجێیەکی جیهاندا ئەمڕۆ هێزێکی جیهانیە. ئەو ژاپۆنەی کە یەک لەسەر یەک نوێبوونەوەی لەم شێوەیەی ئەنجامدا و بەڵێنی داهاتوێکی خۆشگوزەرانتریش دەدات بەگەلەکەی لە وەرگرتنی هەندێک شت لە دنیای دەرەوە و ڕەتکردنەوەی هەندێکی تردا، هەمیشە بەرامبەر بە ناسنامەی میلی خۆی ڕاستگۆیانە مایەوە. بۆیە نەمێژووی خۆی بە سوک تەماشا کرد و نەجوێنی بەڕابردووی خۆیدا و نە ئینکاری ڕەگ و ڕیشەکانی معنای خۆی کرد. ئەو سەرەتا وەکو وڵاتێکی کەم پێشکەوتوو هەمیشە بە شێوەیەکی واقعبینانە لەو شێوە قوڵەی ڕوانی کە لە نێوان خاڵی ئێستای و ئەو لووتکەیەشدایە کە وەک ئامان چاوی لێبڕیوە و پرۆژەی معقولی هێنایە بەرهەم و باوەڕی هێنا بەوەی تا ئەندازەیەکی باش دەتوانێت لە ڕێگەی بنیادنانی کۆمەلگاکەی لەسەر بنەما ئەخلاقیەکان هەموو کێشەکانی دواکەوتووی خۆی چارەسەر بکات و ئەو بۆشاییەش کە کەم و کورتی و پێویستیەکان دروستیان کرده بوو بە غروری میلی و هەستی ئینتیما و خەبات و جوڵەی بەرنامەڕێژ و ڕێکخستنی کاتەکانی کار پڕکردەوە و هەم توانی لەمانەوە وەک خۆیدا سەرکەوتوو بێت، هەم بوو بەگەلێک کە لەگەڵ داهێنانە ناوازەکانی سەردەمدا ناوی دەهێنرێت. لە ڕابردووی نزیکماندا ئێمە هەوڵماندا شارستانیەتی لەسەر خودی نیعمەتەکانی خۆی و بەرووبوومەکانی خۆی بنیاد بنین، کەچی لە بەرامبەردا وڵاتانی پێشکەوتووی وەک ژاپۆن بیری شارستانیانە و جیهانبیری شارستانیانە و هەڵسوکەوتی شارستانیانەیان وەک مناغەگەلێک وەرگرت و سوودیان لێبینی. واگومان دەبم هەر ئەم تێگەیشتنە چەوت و هەڵەیە هۆکاری سەرەکی ئەم وەستان و سستیەی ئێمە بێت، لە کاتێکدا خەڵکی لەم سەرکەوتن بۆ ئەو سەرکەوتن دەفرن. بەڵێ، کاتێک ئێمە شەڕ لەسەر ئەوە دەکەین داخۆ چۆن نیعمەتەکانی شارستانیەتی بەدەست بهێنین و لە ناوخۆماندا بەشی بکەین، نەتەوە پێشکەوتوەکان هەموو شتێک لەسەر مرۆڤ و ڕەوشت و پەروەردە و کلتور بنیاد دەنێن و هەر جێگایەک ئێمە تێیدا چەقیوین ئەوان وەک بڵی بەسەریدا فڕیون و گەیشتون بەم لووتکەیەی ئێستایان. بەواتایەکی تر کۆی بەرووبووم و داهاتەکانی شارستانیەتیەک خودی شارستانیەتەکەیە. هەرگیز نابێت ئەوە لە یاد بکرێت کە مرۆڤی پێگەیشت و بنەڕەتیترین بناغی ڕووداوی شارستانیەتیە و گرنگترین کۆڵەکەکەیشی نیشتیمانی ئازاد و سربەستە و بە نرخترین سەرمایەشی کاتە. هیچ گومانێک لەوەدا نییە کە هەموو وڵاتە پێشکەوتوەکان ئەم دینەمۆیانەیان زۆر بەباشی بەکارهێناوە. ئەوان لە پاڵ بەکارهێنانی ئەم دینەمۆیانەشدا هەمیشە دابەشکردنی کاریان کردووە بە دەستوریان و ڕێزیان لە پسپۆڕی گرتووە و نرخی مرۆڤیان زانیوە و سەرکەوتنەکانیان خەڵات کردووە و بەخششە خواییەکانیان زۆر بە سەرکەوتوویی بەکارهێناوە. بە پێچەوانەوە ئەو کۆمەڵگایانەش کە کاتەکانی کاری خۆیان بەباشی ڕێک نەخستووە و کارەکانیان دابەش نەکردووە بەسەر تاکەکانیاندا و پەڕلەی نهێنی دەوڵەمەندیەکانی ژێرزەوی و سەرزەویان نەکردوێتەوە و لە نرخی ڕاستەقینەی مرۆڤ تێنەگەیشتون و سەرکەوتون نەبوون لە بەکارهێنانی کات بە باشترین شێوە. بەڵێ، لە کۆمەڵگەیەکی لەم جۆرەدا ئەم دینەمۆ هەرە بە نرخانە وەک ئەو شتە بە نرخانەوان
کە کەوتونەتە دەستی فرۆشیارێکی نەزان و چەشنی هەر شمەکێکی تر تەماشایان دەکات. ئەو میلەتانەی ئەمڕۆ وێنەکەیان لە مێژوو لە نەخشەکاندا ڕەنگ دەداتەوە بە یارمەتی کردداری هەڵسەنگاندن و ڕێخستنێکی لەم جۆرە و توانایەکی شیکارکردن و پێکاتنی لەم شێوەیە و هاوڕێ لەگەڵ تێبینیە مێتافیزیکی و جۆش و خرۆشە ڕۆحانیەکان بوون بە کۆمەڵێک دێڕی هێڵبەژێر داهاتوو لە لاپەڕەکانی مێژوودا، هەر لە براهمانیزمەوە تا بودیزم، لە یەهودیەتەوە بۆ مەسیحیەت، لەوێشەوە بۆ ئیسلام، دنیایەک میلەت بە ڕاژەنینیان لە بێشکەی میلەت و ئیمان و عەشق و تێبینی مێتافیزیکیدا وەک بڵێی بەهای بەهەشت ئاسایان بۆ مرۆڤ و خاک دەستەبەر کردووە. جگەلەوە ئەوەش ڕاستیە کە ئیسلام چەندین لایەنی تری جیاوازی هەیە بەراورد بە هەموو جیهانبینی و سیستەمە ئاینی و نائاینیەکانی پێشین و پاشین. بە نزیکەیی لە هەموو سیستەمەکانی تری جگە لە ئیسلامدا هەر کاتێک باسی نوێبوونەوە هاتووەتە پێش، یەکسەر دینیان لە چەقی ئەو جوڵە و بزاوتنە دەرخستوەتەوە. کەچی لە موسڵمانێتیدا بە تەواوەتی پێچەوانەی ئەمە هەمیشە دین لە چەقی بزاوتنەکاندا بووە و ئەرکێکی گرنگی خراوەتە سەرشان و هەر خەبات و جوڵەیەک ڕوویدا بێت بێگومان بە ڕۆح و معنای ئەو گۆژ بووە و گەیشتووە بە ئاستێکی وا کە چاوەڕوانی داهاتوێکی گەشی لێ بکرێت. ماوەی چەندین ساڵی ڕەبەق مرۆڤی ئێمە لەگەڵ هەر دەستدانەکارێکدا چاوەڕێی وەها پزیسکێک بووە لە ڕۆحی دین. هەنووکە تەنها بریقەی ئەم پزیسکە لە دوورەوە یان بینینی خەون پێیەوە بەسە بۆ دووبارە جوڵان و زیندووبوونەوەی ئەو گیانانەی کە چەندین سەدەیە پرتوکاون. بە تایبەت ئەگەر ئەنجامی ئەو هەوڵ و تێکۆشانانە ببینرێت کە لە خۆیاندا گرنگن، هەرچەندە لە ئێستادا بێبایەغ دەردەکەون، ئەوە پێم وایە هیواکان بە زیندووبوونەوەی دوای مەرگ دەگەشێنەوە و ئیرادەکان باڵ دەگرن و تا لە کۆتاییدا دەگات بە هاتنەدی یەک لە دوای یەکی خەونە دێرینەکانمان. بە مەرجێک لە بەرامبەر ناڕەحەتیە کاتی و دەستکردەکاندا چۆکدا نەدەین و چاوەڕێی خەڵاتی مادی و معنەوی لەو خزمەتانە نەکەین کە ڕێیان دەپەڕێنین و تەنها بیر لە ڕەزامەندی خوا بکەینەوە. دیموکراسی و ئازادی تەنانەت بەم حاڵی ئێستاشیانەوە میلەتێکی نووسیان لە بارمتەی غەفڵەت ڕزگار کردو، ئەو هەست و بیر و هەلومەرجانەیان بۆ ڕەخساند کە پێویستێتی بۆ شارستانی بوون. ئەگەر وەکو میلەت لە ڕوبەڕووبوونەوەی ئەمری واقعی ناوخۆیی و دەرەچیدا هاوسەنجەکان دژی خۆمان نەشێوێنین، لە داهاتوێکی زۆر نزیکدا دەتوانین ناوی هەستی خۆمان و بیری خۆمان و فەلسەفەی ژیانی خۆمان و شارستانیەتی خۆمان و کلتوری خۆمان بهێنین.